بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين وشكان براني بريصلاي وخايف الوردقارتان ليبت بردوام من نسر باس كردني بابتا كمان زنجير باسي لقمانو بودلنياي كباس لا قمان كاني إلحاد زميني فكري ملحيدة كان كين يكم قمان كدس بيه كين نسر بوني خوايا هرچن ئێمە خەڵکی ئیماندار بەڕێزان و حتا خەڵکی عاقڵیش ئەوانەی کە بێدینن بەس عاقڵن کەس ئینکار لە بوونی خوا ناکە یعنی بوونی خوا مسلمەیەکی عقلی مسلمەیەکی فطریە ئەگەر دیقەت بدەین لە تاریخی ئیسلامیە بۆ نمونە چێ زۆر سەخت بووە بەرامبەر بە دەعوە و بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و مەسەلەن عوتبە و ڕەبیع و کێو ئەمانە سەرسەخت بوون بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە نەهاتووە بە خەیاڵیانە کە ئینکاری بوونی خوا بکەن ئەگەر سەیری گفتوگۆکانی قورئان بکەی بە واضحی قورئان ئەمەمان پێڵێ قورئان فەرمێ وەلئین سەئەلتەهم من خەلەقەهم ئەگەر لێو بپرسینایە لە ئەبوو جەهل لە ئەبوو لەهەب لە کێ ئێوەی دروست کردووە لەیەقولون الله ئەیانوو خوا وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض ئەگەر بووتایە کێ ئەم ئەرز و ئاسمانی دروست کردووە لەیەقولون الله دوودڵ نەبوون لە بوونی خوا ئیشکالیان لە هاتنی پێغەمبەر و پەیامەکەیەتی ملحیدە بێعەقڵەکانی ئەم سەردەمە ئێستا ئینکاری ئەمەی شەکن کە ئەبوو جەهل نەهاتووە بە خەیاڵیە ئینکاری بکە ئەگەرنەوە ئەڵێن ئیمامی رازی پیاوێکی عاقڵ بووە ڕێ ئەکەوێتە شارێک ئەچێتە ناو بازار عادەتە ناو بازار فەوزایە و قەڵە باڵغیە و هەرکەس هاوار بۆ هەڕاجکردنی کاڵاکەی خۆیەکە کە ئیمامی رازی دێ خەڵک هەمووی کپ ئەبێ بێدەنگ ئەبن چکەی ناسنمە ئیمامی رازی و تەلەبەکانی لەگەڵە و هەوادارەکانی پێشوازی لێ ئەکەن و ئافرەتێکە پرسێ ئەفەرمێ ئەو بێدەنگی هۆکارەکەی چییە ئەڵێن ئەوە ڕێزگرتنە لەو پیاوە عالمەی کە هەزار بەڵگە لەسەر بوونی خوا دێنێتەوە هەزار بەڵگە لەسەر بوونی خوا دێنێتەوە ئافرەتەکە بە فیترە پاکەکەی خۆی ئەڵێ ئەگەر عالم بواە بوونی خوا بەڵگەی نەئەویست ئەڵێ ئەو پیاوە عالم بێ بوونی خوا بەڵگەی ناوێ ئەگەر سەبەبی عیلمەکەی بوونی بەڵگەی بێ لەسەر بوونی خوا ئەڵێ ئەو پیاوە عالم نییە دوایی بۆ ئیمان ئەگەڕنەوە ئەفەرمێ صەدەقەت ئەفەرمێ ئەو ئافرەتە ڕاستەکە ئەفەرمێ ئینەهم ينظرون إلى الله بغير حجاب ونحن ننظر إلى الله بحجاب ئەڵێ ئەوانە بەبێ پەردە سەیری خوا ئەکەن ئێمە بە پەردە سەیری خوا ئەکەین یعنی چی بە پەردە سەیری خوا ئەکەین يعني ئێمە ئەمانەیە بە قەواعیدی فیزیا و بە قەواعیدی کیمیا و بە قەواعیدی علمی بایۆلۆژیا بوونی خوا بسەلمێنین بەڵام خەڵکی دیندار بە فیترەت ئەزانێت کە خوا هەیە لەبەرەوە ئیمامی رازی خۆی دوای لە کۆتایەکانی ژیانیە ئەفەرمێ لقد جربت الطرق الكلامية والمدارس الفلسفية فما رأيتها تشفي عليلا ولا تروي غليلا وأن أسلم طريقة هي طريقة القرآن ئەفەرمێ زۆر لە قوتابخانە فکری و فەلسەفی و مەدارسی کەلامم تاقی کردوێتەوە لە هەموویشی شارەزا بووم بەڵام هیچیان تیماری دەردی دەردەدار ناکە و هیچیان تینوێتی خەڵکی باوەڕدار ناشکێنێ غەیری ئوسلوبی قورئان نەبێ قورئان چۆن باس لە بوونی خوا ئەکا چۆن بوونی خوا ئەسەلمێنێ ئاوا ئینسان تەسلیمی بێ بە شوێن قەواعیدی فیزیا و قەواعیدی کیمیایە نەگەڕێ بۆیە بەڕێزان بوونی خوا فیترەتە لە ئینسانە عولەما ئەڵێن ئەگەر بڕۆین هەموو مێژووی شارستانیەتەکان خوێنینەوە و لێیان بکۆڵینەوە ئەڵێن بەدەگمەن مەسەلەن شارستانیەت هەیە ئەبینی هەموو شتێکی هەیە قوتابخانەی نییە کۆلێجی نییە شارستانیەت هەیە خەستەخانەی نییە ئەڵێن بەڵام لە ڕێگەی ئیستیقراءەوە بۆمان دەرکەوتووە هیچ شارستانیەتێک نەبووە پەرستگای نەبێ کەواتە خەڵک بە فیترەت ئیمانی هەبووە ئیجا ئەو کەسا وەکو عەرزم کردن دەرسی ڕابردووش بە هەڵە خوا بناسیە یا بەڕاست ئەمە مۆزوعێکی ترە گرنگ ئەوەیە فیترەتێک هەیە لە ناخی ئینسانە پاڵی پێوە ئەنێ بۆ ئیمان پاڵی پێوە ئەنێ بۆ بوونی خوا ئەگەر ئەو فیترەتە شێوامیش بێ بەقەدەر شارستانیەتی هندۆسیەکان کە مشکێکی لێ بکا بەخوا یا گایەکی لێ بکا بەخوا ئەگەر ئەوەی شێواو بێ بەڵام گرنگ ئەوەی فیترەتێکی ئینسان بانگەکا بۆ ئیمان من نامەوێت لە محاضرەیە بە بەڵگەکانی قورئان و سونەت بوونی خوا بسەلمێنین قسە لەسەر ئەو بەڵگانە بکەین کە پێمانەڵێن خوا هەیە لە قورئان و حەدیثە نامانەوێت چکە بە ئوسلوبی مولحیدەکان با قسەیان لەگەڵا بکەین ئەوان چۆن ئەڵێن خوا نییە بۆ عیلمە ئەڵێن خوا هەیە کە ئەوان باسی لە نەبوونی خوا پێەکەن من حەزەکەم یەک منازەرەی لە بینی ئەوەی کە موسا داوا لە خوا ئەکا لەگەڵەوەی ئێمە ئەمانەوێ باسی بکەین حەزرەتی موسا جارێک لە جارەکان داوا لە خوا ئەکا پێی ئەفەرمێ قال ربي أرني أنظر إليك ئەڵێ ئەی پەروەردگار ڕێگەم پێ بدە بتبینم بە چاوی سەر خوای پەروەردگار پێی فەرمێ قال لن تراني
ئەفەرمێت تۆ ئەو تاقە و قابلیەتی کە هەتە وەکو مرۆڤ ناتوانانی منی پێ ببینی تەجەلی خوای پێ نابینی ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني ئەفەرمێ بەڵام من خۆم نیشانی ئەو شاخە ئەدەم ئەو کێوەتوانە و قابلیەتی زۆر لە موسا گەورەترە لە ڕووی بەرگەگرتنی تیشکەوە نەک لە ڕووی خوانە خواستە ئەوەی کە موسا پێغەمبەرێکی ئولو العەزم منە ڕسوول و ڕۆوەنا ئەفەرمێ ئەگەر ئەو شاخە بەرگەی بینینی منی گر توی دەتوانی بمبینی طبعا خوای پەروەردگار کە خۆی پیشانی شاخەکە ئەدا ئەفەرمێ فلما تجلى ربه للجبل جعله دكا وخر موسى صعيقا ئەفەرمێ مجرد خوای پەروەردگار کە خۆی نیشانی شاخەکەدا شاخەکەی کرد بەکل فخر موسى صعيقا موسا کەوت بورایەوە دوای ئەو کە هاتەوە هۆش خۆی ئەوجا ئیستیغفاری کرد بەوەی کە ئەم داوایەک بوونە ئەبوو بکرایە چکە تۆ ناتوانانی بەم قابلیەتە ضەعیفەی خۆت بەرگەی بوونی بینینی خوا بگری باش ئێمە شواکەین لەم محاضرەیە ئێمە ناینە سەر ئەو ئەساسەی کە بوونی خوا بە مسلمە عیلمیەکان باسی معجزاتەکان بکەین معجزەکانی قورئان چیتایە و معجزەی خەڵقی هەنگ و معجزەی خەڵقی مێشوولە و مێر و لەو دنیا و گەردون و ئەمانە باوەز لەمانە بێنین بینە سەر ئەوەی کە ئێمە ئەگەر ئەوە لە عەقڵی خۆمان ڕائەبینین ئەتوانین بە عەقڵی خۆمان بوونی خوا بسەلمێنین با نزیکتر قسە بکەین ئایا ئێمە لە چواردەوری خۆمان لە ناخی خۆمان ئایا ئێمە توانیمانە لە بوونەوەری خۆمان شارەزا بین تا بوونەوەر بترازێنین بڕۆین بۆ خوا بمانەوێ خوایەک بەو عەزەمەتە کە خالیقی ئەم هەموو گەردون و بوونەوەرەیە بڵین ئەمانەیە مامەڵەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو بکەین وردەکاریەکانی بوونی ئەو تێبگەین تا بیسەلمێنین تا بە چاوی سەر بیبینین یا بە حەواسەکانمان هەستی پێ بکەین ئەمە بکەین یعنی ئێمە بچینەوە موقیفەکەی حەزرەتی موسا ئێمە چۆن ناتوانین ئێستا لەو زانستانەی کە زانستی سەردەمن و هەستەوەرەکانی خۆمان هەستیان پێ ئەەکەین چۆن ناتوانین شارەزابین لەوە بڕوانە بۆ خوا کە خالیقی ئەم گەردونە و بەخشەری هەستەوەرەکانە چۆن ئەتوانین بوونی خوا بەو شێوازە تێبگەین جاری خاڵی یەکەم بەڕێزان ئێمە وەکو مرۆڤ پێکاتی مرۆڤ لە خانە پێکاتوە مرۆڤ لە چەند خانە پێکاتوە مرۆڤ لە 100 تریلیۆن خانە پێکاتوە لاشەی مرۆڤ لە 100 تریلیۆن خانە پێکاتوە لە هەر یەکێک لەم خانانەیە وەرە ئەم ڕقەمانە دوای خۆ حسێبیکە لە هەر یەکێک لەم خانانەیە 3 ملیار قەواعیدی نایترۆژینی تایە 3 ملیار قەواعیدی نایترۆژینی تایە 30,000 موەڕیفەی ژینی تایە لە کاتێککە ئەم خانانە هەندێکیان زۆر وردن لەسەر کۆمەڵێک شڕیتی کرۆمۆسۆمی ئەم شەڕیتە کرۆمۆسۆمیانە ئەگەر لێکیان بدەی ئەگاتە نێوان ئەرز و مانگ ئەگەر ئەم شەریتانی ناو خانە ناو ئەم 100 تریلیۆن خانەیە شەریتەکان دەربێنی شڕیتە کرۆمۆسۆماتەکان باشە لێکیان بدەی نێوان ئێمە و مانگ چەند دوورە ئەو شڕیتە کرۆمۆسۆماتانە ئەگەنە ئەوە لە خانەیە عقل هەیە ئەم عقلە ئاراستەی ئیعازی خانە ئەکا یعنی هەر خانەیەک چۆن ئینسان عقلێکی سەربەخۆی هەیە هەر خانەیەک عقلێکی سەربەخۆی هەیە ئەم عقلە ئیعاز بە خانە ئەدا تەخەسوسی پێ ئەدا هەتا ئێستا عیلم نازانێ ئەم عقلە هۆکارەکەی چییە ئێستا عیلم کە ئەگەڕێ بە شوێن ئەوەی مرۆڤ کۆپی بکاتەوە لەکوێ ئەتوانێت مرۆڤ کۆپی بکاتەوە لە خانە سەرەتایەکان ئەو خانانەی پیانەوتی الخلايا الجذعية الكاملة القدرة على النمو خانە زۆر سەرەتایەکان کە تەخەسوسیان وەرنەگرتووە ئەم 100 تریلیۆن خانەیە لەکوێوە بووە بە 100 تریلیۆن خانە لە دوو خانەوە خانەیەک لە سپێرمی پیا و خانەیەک لە هێلکەی ئافرەت کە هێلکەی ئافرەتەکە خانەیەکە ئەم دوو خانەیە کەیەکیان گرتووە بوون بە 100 تریلیۆن خانە ئەو خانانەی بوون بە دەست ئەوەی بوو بە دەم ئەوەی بوو بە گوێ ئەوەی بوو بە چاو ئەوەی بوو بە دڵ ئەوەی بوو بە گەدە ئەوەی بوو بە ئێسک ئەم خانانە کی ئاراستەی کردن کی ئیعازی دانێ عقلی خانە ئاراستەی ئەکا خانە لە دوای ماوەیە تەخەسوس وەرەگرێت کە تەخەسوس وەرەگرێت عقلی خانەکە مۆرە بێ ئیعادەی سیاغی خانەکە ناکرێتەوە جارێکی تر یەکێک لەو معجزانەی کە هەن لە خانەیە بەڕێزان پیربوونی خانە خۆیەتی خانە لەگەڵ هەموو دابەشبوونێکە بەشێکی ون ئەکا کلکێکی هەیە ئەم بەشە ون ئەکا ئەمە ئەبێ بەهۆی هەڵدانی دیاردەی پیری لە مرۆڤە هەتا ئێستا عیلم عاجیزە لەوەی بەربگرێ بەم کورتبوونەوەی کلکی خانەیە و تیش ناگا بۆ خانەکە دابش ئەبێ تەمەن خەرجەکە یعنی گەورەترین کێشەی ئیسینساخی مرۆڤ لە چیا دروست بوو بەڕێزان خۆ تۆ مرۆڤ کە ئیسینساخەکەیتەوە بۆ نمونە خانەیەکی جەستەی من دێنی کۆپی ئەەکەیتەوە خانەکەی جەستەی من کە کۆپی ئەەکەیتەوە مناڵێکی لێ دروست ئەبێ مناڵەکە کە لە دایک ئەبێ بەڵام تەسەورەکە مناڵەکە کە لە دایک ئەبێ بە تەمەنی چەند لە دایک ئەبێ مناڵەکە بە تەمەنی من لە دایک ئەبێ کە 43 ساڵە ئەو مناڵە یعنی کە لە دایک ئەبێ تەمەنی بۆ چکە خانەکە 43 ساڵە دابش ئەبێ و ماندوو ئەبێ
43 ساڵە پیرە بێ خانەکە خانەی مناڵێکی ساوای تازت ناداتێ کە قابلی گەشەبوونێکی تەواوی هێنا مناڵێکی ئەداتێ ماندوو بە تەمەنی 43 ساڵ ماندوو یعنی ئەگەر من مفتەرەز بێ لە تەمەنی 70 ساڵیە یا سولالەی من لە 70 ساڵیە بمرن ئەو مناڵە دوای 23 ساڵە مرێ ئەو مناڵە کە لەدایک دەبێ سەری سپیە بێ دەمودانەکانی خوار و خێژە بن ئەو مناڵە دوای 10 ساڵی کە عرازی شەیخوخە لە سەری هەڵەیە باش علم ناتوانێت تەفسیری ئەمە بکە بۆ خانە وای لێ دێ و چۆن ڕێگە بەمە بگرێ کە ئەمە نزیکترین شتە لە خۆمانەوە کە جەستەی خۆمانە عەقڵی ئینسان بەڕێزان ئەو عەقڵەی کە ئێمە هەمانە لەسەرمانە ئەم عەقڵە شتێکی طەبیعیە ئێمە دەماغمان هەیە دڵمان هەیە بۆ معلوماتی بەڕێستان دەماغ جیهازی سەیطرە و تەحەکومە مەصدەری عەقڵ نییە واتە مەصدەری بیرکردنەوە و بڕیاردان نییە دەماغ هەتا وەکو ئێستا علم ناتوانێت پێمان بڵێ پەیوەندی نێوان دەماغ و دڵ لە چیایەوە کامیان کارەباییات لە کامیان وەرەگرن و ئەو عەلاقە تەراکومیەی لە تەحلیلی معلوماتا دروست ئەبێ کامیان ئەیکەن بۆ کامیان بۆ نمونە عەقڵی ئینسان لەگەڵ عەقڵی لەگەڵ ڕێزما بۆ ئێوە لەگەڵ عەقڵی بۆ نمونە گوێ درێژەکە کە عەڵم عەقڵ مەبەستم دەماغە دەماغ لەگەڵ دەماغی مانگایەکە لەگەڵ دەماغی بەرخێکە بیهێنا ئەم دەماغانە فەرقیان نییە فەرقیان نییە لە ڕووی تەرکیبەوە باش بۆ ئینسان کائینێکی واعی و عاقڵە بۆ گیاندارەکان بێواعی و بێعەقڵن بۆ ذەکائیان نییە ذەکائیان بەو ڕێژەیە هەیە کە خوا بۆی دروست کردوون هەنگ کۆمەڵگایەکی زۆر معقەد و تەندروست و بە نیظامی هەیە بەڵام هەنگ ڕۆژێک لە ڕۆژان لەو ئەرکەی بۆی دروست کراوە ناتوانێت بەترازی ئیبداع بکە لە مەجالی ئیشی خۆیان بۆچ کە خوا فەرمێ وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ئەمەش کە فێری بووە أوحى إليها ربك خوا پێی گوتووە وا بکە خوای گەورە پێی گوتووە وا بکە کەواتە ئەم فیترەتەی کە خوا دروستی کردووە لە مەخلوقاتە تەنها ئینسان خاوەنی ئیبداعە لە کاتێکە هەموو بوونەوەرەکان خاوەنی دەماغن بەس بۆ ئینسان دەماغێکی مبدعی هەیە تفسیری ئەو ئاەتەیە کە خوا فەرمێ وسخر لكم ما في البر والبحر ئەوانە بۆ فیترەتە تەعامل ئەکەن کە بۆ ئێمە مسەخر بن مەڕێک ئەوە لە ژیانی خۆی ئەزانێ و ئەوە نظامی ژیانی خۆی بەڕێوە ئەبا کە بلەوەڕێ کە بژی کە زاوزێ بکە ئیبداعیتنی نییە لە ژیانی خۆیان بۆەوەی خزمەت بە ژیانی ئێمە بکە ئەو جایی کە ئەی خوا هیچی لێ خەسار ناکە بەشێکێکا بە خوری بە فەروەکەی بەشێکێکا بە گۆشت بەشێکێکا بە بەز بەشێکی هەموو بەشەکانی تەنانەت ئێمە پاشەڕۆکی بەرخەکانی سوودی لێوەرەگرین بۆ کشت و کاڵەکانمان خوا ئەوە عەقڵی داوەتێ بەو ئیلهامە تەعامل ئەکا باش کەواتە علم بۆ پێمان ناڵێ جیاوازی نێوان دەماغی ئێمە و دەماغی ئاژەڵێک چییە بۆ ئێمە زاتێکی عاقڵ و واعین بۆ ئەو بێعەقڵ و بێوەعیە ناتوانێت پێمان بڵێ بۆ نمونە بەڕێزان دیاردەی خەو لە ئینسانە تا ئێستا علم تەفسیری بۆ دیاردەی خەو نییە ئینسان بۆ یەک لە سەرسەی تەمەنی بە خەو ئەباتە سەر بۆ ناتوانین بێخەو بژین بۆ ئینسانێ نەخەوێ نەخۆشە بۆچی ناتوانین دیاردەی خەو چییە دیاردەی نەک خەو خۆی دیاردەی خەوبینین علم تەفسیری بۆی چییە خەوبینین چییە عولەما دراسەیان کردووە سەیرەکەن ئینسان لە کاتی خەوبینینە دەماغی نەشاڵی هەیە کە ئەنەما واعیە بەس لە کاتی خۆبینینە لە کاخەوێنە دەماغی ئیشاراتی نییە بەوەی کە ئیشەکە بەس کە خەو ئەبینێ دەماغی هەستەکەن ئەنشتەی هەیە دەماغ لە ئیشایەوە گەوەی زیینو بێ ئێوازە ئیشە ئەم دەماغە ئیژەکە بۆ چونکە ئێمە تەفاعولمان هەیە لەگەڵ بینینی خەوەکانمانە خەوێکی ناخۆشە بینین بەیانی هەڵەسین دڵتەنگین تەسیری هەبووە خەوەکە هەندێک جار لەوانەیە خەوەکەشمان بیر نەماوە یا خەوێکی خۆشمان بینیوە بەیانی دڵخۆشین لەوە زیاتر ئەو عەلاقە سەبەبیەی لە بینی خەو و واقیعە دروست ئەبێت چییە زۆر جار ئینسان هەیە خەو ئەبینێ کە خەو ئەبینێ تەنەبوو ئەکا بە ڕووداوێک باشە ئەو ڕووداوی کە لە خەوە لە عالەمێکی ترە لە غەیری عالەمی جسم و مادەیە بینراوە چه علاقی هەیە ئەو تەنەبووە بە ڕوودانی ئەم واقیعە ئێستا لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاتون عائشە پێش پێغەمبەرایەتیش فەرمێ كان لا يرى رؤيا إلا جاءت مثل فلق الصبح ئەفەرمێ هەر خەوێکی ئەبینی پێش پێغەمبەرایەتی وەک ڕۆژی ڕوون خەوەکەی ڕووی ئەدا علم ناتوانێت تەفسیری ئەمەمان بکات کە خەو چییە دیاردەی خەوبینین لە ئینسانە چییە
لەوان گەورەتر و گرنگتر ڕۆح چییە بەڕێزان ئەوەی کە پێی ئەوترێ خوا بە پێغەمبەرە فەرمێ وەیەسئەلوونەکە عەنی الڕوح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا جنابتان زانن جیاوازی هەیە لە نێوان حیات و ڕوحە مەرجنیە هەموو زیندویەک ڕۆحی هەبێ وەنیە بەڵام هەموو ڕۆحدارێک زیندووە دارەکان گیا ئێستا بەهارە بڕۆ بزانە زەوی هەر هەمووی بوژاوەتەوە و حیاتی تایە دارەکان ئەبوژێنەوە چەکەرە ئەەکەن ئێستا بیان بڕە هەست بە ئازارەکەن نەخۆشەکەون پێویستیان بە دەرمانە پێویستیان بە ڤیتامین و بەهێزکردنە کەواتە ئەمانە زیندون بەس ڕۆحیان نییە ئێمە ڕۆحمان هەیە ئەوان ئەمرن ئێمە ئەمرین بەس بە دوو شێوازی جیاواز ئەمرین علم تا ئێستا ناتوانێت پێمان بڵێ ئەم دوو جیاوازیە چییە و هۆکارەکەی چی دروستەکە ڕۆح چییە چ قاعیدەیەکی فیزیایی ریاضیات ئەحیایی ئەیسلمێنێ علم ناتوانێت دەست بۆ ئەم معلوماتانە بەرێ بۆ عاجزە چۆن دەست بۆ خوا ئەبەی تۆ ئەمانە شتێکن هەن لەبەر چاوتە مەسەلەن تۆ جەنازەیەک 10 دقە پێش ئێستا زیندوو بووە ئێستا مرد فەرقی بینی ئەم دوو حاڵەتە خۆ لە ڕووی جەستەییەوە هیچ جیاوازیەک نییە ئەو جەستەی هەر و جەستەی 10 دقە پێش ئێستایە هیچ ئەندامێک لە ئەندامەکان کەمی نەکردووە هیچی ئەی بۆ مرد تەفسیر چییە بۆ مردن کەس نازانێ علم عاجزە باشە با علم بێ تەفسیری مردن و ڕۆحمان پێ بڵێ ئەو کاتە ئیمان بەو علمە ئەهێنی کە بوونی خوامان بۆ ئەسەلمێنێ با علم پێمان بڵێ ژماری بوونەوەرەکانی زەوی چەندن ئەحیاءات لە زەویە چەندێکن ئێمە چەند بوونەوەرمان هەیە لەم زەویەیە ئەژێ علم تا ئێستا نازانێ ئەم بوونەوەرە علم با پێمان بڵێ بە سوتفە هاتۆتە بوون یا بە نظام هاتۆتە بوون یەک معلومە عەرزی وەڕێستانەکەم ئێمەی مرۆڤ بەم 6 ملیار و کەسرەی کە ئەمڕۆ لە زەویە هەین ئەم 6 ملیار و کەسرە هەتا ئەگاتەوە حەزرەتی ئادەم ئێوە تەسەووری ئەوە ئەکەن ئێمە شەفرەی وراثی هەمومان ئەم 6 ملیارە لە 99.9 مان لە 100 وەکو یەکین هەرچی مرۆڤ خوا لە بوونەوەرا دروستی کردووە شەفرەی وراثیەکەی لە 99.9 وەک یەکوان هیچ جیاوازیمان نییە لە 100.1 لە یەک جیاوازین ئەو لە 100.1 ئەم ملیار 6 ملیار نفوسە و ئەم بوونەوەر و ئادەمی زادە گەورەیە بەم بازنە بەرفراوانی لێکەوتێتەوە کە هیچمان لە هیچمان ناچین ئەو لە 100.1 ئەم هەموو جیاوازیە ئەدا بەم هەموو ڕەگەزەی لەم گردونەیە هەیە تەسەوور بکە ئەکرێ ئەمە سوتفە دروستیکە ئەکرێ ئەم 3 ملیار قاعیدەی نایترۆژینی ناو خەلیە سوتفە دروستیکە کە غەڵەت قبوڵ ناکە غەڵەت قبوڵ کە نەخۆشی دروستە بێ ئەکرێ ئەمە فیزیا کیمیا علومی طبیعە بەڕێزان ئەمانە تەنها تەفسیری زەواهری گردونی بە ئێمە ئەڵێن ئەگنا خەڵقی ناکەن ئەم دوو شتە بالێک جا بکەینەوە زانا و بیریارەکانی ڕۆژ ئاوا نەهاتون ئەم قەواعیدانە دروستکەن بۆ ئێمە تەنها تەفسیریان کردووە مەسەلەن ئیسحاق نیوتن کەسێوەکە کەوتە خوارەوە وتی شتێکەیە پێوتێ جاذبیەت پێشم قسەی ئیسحاق نیوتن جاذبیەت هەر هەبوو بیوتایە یانی وتای ئەم گردونە بەم نیزامە ئەڕوا ئەو تەنها تەفسیری کەوتە خوارەوەی سێوەکەی کرد نەک نیزامی جاذبیەتی دانا کەواتە ئێمە هەمومان ئەوانی کە جائزەی نۆبڵیان هەیە لە فیزیایە ئەوان ئەڵێن ئێمە خەڵقی قانونی طبیعەمان نەکردووە قانونی طبیعە خۆی هەبووە لغزێکی معقدە تەفسیر ناکرێ ئێمە تەنها هاتووین لەم لغزە معقدە تەبریرەکەین تەفسیرەکەین زۆر شتیش هەیە بەبێ تەفسیر ئەمڕۆ ماوەتەوە با عیلم پێمان بڵێ بەڕێزان بیدایەتی دروستبوونی گردون چۆن دروست بوو هەمومان ئەوە ئەزانین کە لە نەزەرەی بیگ بانگەوە دروست بوو ئەلئینفیجار الکەبیر دروست بوو بەڵام ئەم قسەیە موسەلەمەیەکی علمی نییە بۆ چونکە تەقینەوە فەوزا دروست ئەکا علەمای فیزیا خۆیان پێمان ئەڵێن ئەم گردونە ئەگەر نیزامێک نەبێ ڕێکی بخا بە فەوزا ئاراستە ئەبێت چۆن بە فەوزا ئاراستە ئەبێ ئەڵێ وەرە شتێک بتەقێنەرەوە قومبەلەیەک بتەقێنەرەوە ئاثاوانی ئەم قومبەلەیە کە ئەتەقێتەوە نیزامە یا فەوزا دروستەکە فەوزا دروست ئەکا 100 لاپەڕە بێنە ئاوا بیگرە بەدەستەوە لە باڵەخانەیەکی 1/2 2/2 فڕێی بەرە خوارەوە هێز هەیە ئەو 100 لاپەڕەیە بەڕێکی وەک بەربوونەوەکەی دابنێتەوە لە ئەرزا هەل لاپەڕێەوە ڕوو ئەکاتە شوێنێک بە شێوازێکی فەوزەوی باش ئەگەر نەزەریەی بیگ بانک ڕاستە کە کەون گردون لە دەرەنجامی تەقینەوەیەک دروست بووە
باشە چۆن تەقینەوە ئەم نظامی لێکەوتەوە چۆن قانونی جاذبیت ئەم حرەکەی زەوی لە یەک کاتا لەگەڵ کۆمەڵی خۆرا 5 جوڵە ئەکا لە یەک کاتا ئەم کوتلە زۆر بەردەهائیلانە باشە 13 ملیار ساڵە ئەم حاڵەتە دروست بووە بۆ ئەم نظامە تێک ناچێ بۆ خوا کە ئەفەرمێ إن عدة الشهور عند الله 12 شهرا يوم خلق السماوات والأرض ژماری بانگەکانی ساڵ 12 مانگن لەو ڕۆژەوە کە خوا گردوونی دروست کردووە بۆ ئەم سیستەمە ناگۆڕێ علم تەفسیری بۆ ئەمە چییە؟ کەواتە ئەو نەزەریەی کە نظامی لێکەوتوتەوە قورئان نەتوانێت دەقیقتر وەصفیکا لە نەزەریەی بیگ بانگ کە جائزەی نۆبڵی لەسەر دراوە قورئان ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا نافرمي ففجرناهما أفرمي ففتقناهما فتق تفجير دوشتي زول لك جاوازن خوا أفرمي أواني كبيباورن نابينن نابرسن أن السماوات والأرض أم أرزو آسمان قولانا كانتا رتقا يكبر تبون ففتقناهما أفرمي إيمان ليك مان ترازان كواتا أوي خواهي فرمي دقيق ترى لو جائزي نوبلي لسر دري أما فتق تفجير نية چونکە تفجير عشوائي دروست أكا خوا بنظام كردوني ليك ترازانوا دووري خۆری لە زەویەوە بە نظامێک داناوە کە ئەم قانونی جاذبیەتە کە ڕایان نەگرێ بەم دووریە زەوی بتوانێ هەڵ بکە خۆر لەگەڵ مانگ زەوی لەگەڵ مانگ ئەستێرەکانی تر کۆمەڵەی خۆر ڕێگەی کاکێشان بەلایینی مەجەڕادی تر کە لەم گردونەیە بوونیان هەیە ئەمە نظام ئیداری ئەکا فەوزا عشوائیەت ناتوانێت 16 بلیۆن ساڵ ئەگەر ئەمە سوتفەش دروستی کردبێ ڕاگرتنی ئەم سیستەمە سوتفە نییە سوتفە قابلیەتی تکراری نییە بەم دیقەتە بە درێژایی ئەم مەلاین ملیار ساڵە کەواتە ئەبێ ئاگامان لەوە بێ شتێکەیە بەڕێزان ئەمە خاڵی ئێستا عولەما ئەڵێن خاڵی سفری گردون نقطەی سفری گردون ئەم تەقینەوە زەبەلاحە بووە باش ئەگەر گریمان ئەم قسەیە ڕاستە کۆتایی خاڵی گردون چییە؟ گردون کەی کۆتایی دێ؟ فیزیایەکان پەرت بوون چیان دۆزیوەتەوە ئێستا ئەگەر گردون لە یەک خاڵەوە دەستی پێ کردووە و ئێمە قەناعەتمان بە قانونی جاذبیەت هەیە جاذبیەت هێزی ڕاکێشانە کەواتە ئێمە ئەبێ پێمان وابێ ئەم زەویە بەردەوام ئەبێ ئەم گردونەی کە لێک ترازاوە بێتەوە یەک وەنیە چکە قانونی جاذبیەت ڕاکێشێتەوە بۆ خۆی وەلەما بۆیان دەرکەوتووە ئەم بیردۆزەیە هەڵەیە قانونێک هەیە پێی ئەوترێ قانونی الطاقة المظلمة وزەی تاریکایی ئەم وزەی تاریکاییە لە سا هەفتەی وزەی گردون لە سا هەفتای وزەی گردون پێک دێنێ ئەم لە سا هەفتای وزەی گردونە گردون بەرەو واڵابوون ئەبا نەک بەرەو جاذبیەت و هێنانەوە یەک ئەبا لە سا هەفتەی تاقی گردون الطاقة المظلمەیە هێزی تاریکاییە وزەی تاریکیە ئەم وزەی تاریکیە بەعکسی قانونی جاذبیەت ئیش لەسەر گردونەکە قانونی جاذبیەت ئەیهێنێتەوە یەک تاقی مظلمە وزەی تاریکی ئەیکشێنێ زیاتر لەبەرەوە دائیمەن وزەی تاریکی زاڵە بەسەر وزەی ڕاکێشانە خوای گەورە ئەفەرمێ چی لە قورئانە ئەفەرمێ والسەماء بەنەیناها بئەید وئینا لەموسعون ئەفەرمێم گردونە ئێمە بەدەستی خۆمان دروستمان کردووە بەردەوام فراوانێکین کەواتە ئەوەی ئێستا فیزیا پێمانەڵێ لە سەدەی 21 خوا 15 سەدە لەمەوە پێش فەرمێتی ئێمە گردون فراوانەکەین کەواتە ئەم تاقە المظلیمەیە کە ئێستا فیزیا پێمانەڵێ هۆکارە بۆ فراوان بوونی گردون خوا پێش ئەو 15 سەدە پێمانە فەرمێ ئێمە گردون فراوانەکەین قانونی جاذبیەت کە ڕاکێشێتەوە الطاقة المظلیمە فراوانێکە بۆیە ئەو ئەم بەشەی فیزیایەکان پێمانەڵێن ئەڵێن گردون وەکو میزەڵانێک وایە خاڵێکی زۆر بچووکە بەردەوام وەک ئەو وایە فوی تێ بکەی کە فوی تێ بکەی فراوانە بێ کە فراوانە بێ مەجەڕەکان لێک دوورەکاتەوە هەتا دووریش کەوێتەوە ڕێژەی بوونی ئەم وزەی تاریکاییە بەرەو زیادبوونە ڕوە بۆیە ئێستا سێ نەزەریەت بۆ کۆتایی هاتنی گردون هەیە فیزیایەکان پێمان دەڵێن یەکەم نەزەریەی ئەوەیە ئەم میزەڵانە بەردەوام کە فراوانە بێ بەردەوام کە هەوای تێ ئەچێ ئەم میزەڵانە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەتەقێ هەر لە طبیعەتی میزەڵانێک ئاڵێن ئەم گردونە لە خاڵی سفرەوە دەستی پێ کردووە بەردەوام فراوانە بێ لە قۆناغی لە قۆناغەکانە ئەم فراوانە پرتە بێ ئەتەقێتەوە گردون
ئەم نیزامە نامێنێ. نەزەریەی دووەم پێمان ئەڵێ نا ڕاکێشانی ناوخۆیی دروست ئەبێتەوە، ئەڵێ گردون بەرەو سفر بوونەوە دێتەوە. زەوی، خۆر، مانگ، ئەستێرەکان ئەمە تاقەیەک هەیە ئەیان جوڵێنێ. ئەم تاقەیە کە ئەیان جوڵێنێ ئەڵێ قانونی جاذبیەت ڕایانە کێشێتەوە. بۆیە لە ئەخیرا کە تاقە نامێنێ ئەمانە ئەکوژێنەوە، کە ئەکوژێنەوە قانونی جاذبیەت ئەیان خاتەوە خاڵی سفرە تەقنەوە، ئەیان خاتەوە خاڵی سفر ئەتەقنەوە. چونکە ئەم تەفسیری کە ئێستا فیزیایەکان لە نەزەرەی بیگ بانگا ئەیکەن بۆ تەقینەوەی زەوی، ئەڵێن زەوی لە خاڵێکی چڕبوون یا گردون لە خاڵێکی چڕبوونی زۆرە، لە پلەیەکی گەرمی زۆر زۆر بە قووەتە تەقیوەتەوە، ئەچێتەوە ئەو خاڵە سەرەتایی کە دروست بووە. هەندێکیش لە فیزیایەکان قەناعەتێکی متەذەبذیبیان هەیە، ئەڵێن ئێمە نازانین ئایا لە دەرەنجامی بەرینبوونەکەی ئەتەقێتەوە یا لە دەرەنجامبوونی هاتنەوەیەکەکەی ئەتەقێتەوە. ئەمە پێی ئەوتێ النظریە المتذبذبە. في كل الأحوال بەڕێزان ئەوەی گرنگە ئێمە بیزانین ئەوەیە کە ئەم خاڵانی کە ئێستا عولەما باسی ئەکان، ئەم خاڵانە کۆمەڵێک شتن لە چواردەوری خۆمان تا ئێستا عیلم تەفسیریان نازانێت. ئەم قەواعیدانەی کە هەن چێ دەرکی پێکردووە؟ هەموو بەرهەمی ئەمەی کە من باسم کرد لەکوێوە زانیومانە ئێمە بەرهەمی عەقڵن. عەقڵ بەشێکە لە پێکاتەی مرۆڤ کێ دروستی کردووە. خۆ ئەوەی دەرکی بەم معلوماتانە کردووە ئەم ژمارانە بە ئێمە ئەڵێ، ئەمە چێیە پێمان ئەڵێ؟ ئەمە زانستی فیزیا پێمان ئەڵێ. زانستی فیزیا پێمان ئەڵێ ئەو بۆشایی لە گردونە ئێمە ئێستا کەشفمان کردووە تەسەوورەکەن چەنە؟ 46 ملیار ساڵی تیشک. ئەمە تەخمینە، وەکو نەزەریە تیۆریە ئێمەکەی ستیفن هۆکینگ وایە کالێ توان 500 سفر هەڵا ئەو جا ئەم گردونە کەوتوتەوە بەم نظامە. ئەمە مجرد تەخمیناتە، ڕاستن یا هەڵەن تەقدیرە، ممکنە نزیک بێت لە تەقدیری ڕاستەقینەوە، ممکنی شەوا نەبێت. بەڵام لە کوی پرسەکانە ئێمە ئەپرسین ئەم زانستانە کێ کەشفی کردووە؟ عەقڵی مرۆڤ دۆزیوێتەوە. چی عەقڵی بە مرۆڤدا و مرۆڤ خۆی دروستکراوی کێیە؟ مرۆڤ بەبێ وەڵامی ئەم پرسیارە باتەوە. ئایا ئێمە خۆمان بەم شێوازە دروست بووین؟ ئێمە دەستی سوتفەین؟ ئێمە قەدەر دروستی کردوین؟ نا، ئێمە ئەبێ ئاعتراف بکەین ئێمە ئەم غڕورە نەمانگرێ بەوەی عەقڵ توانیوێتی کۆمەڵی معلوماتی کەم بدۆزێتەوە. بەڵام ئەم معلوماتانی من عەرزم کردن هەموویان تا ئێستا لوغزن لە بەردەم زانستە، زانست ناتوانێت بیان دۆزێتەوە. کۆمەڵی خەڵکی مولحید بەناوی زانستەوە، کابرایەکی وەکو داروین ئەویست لە ڕێگەی نەزەریەی علومی ئیحیا و ئەم بایۆلۆجیا و ئەمانەوە ئینسان لە دین لا بدا بڵێ ئینسان یعنی قابلی تەتەورە، نەزەریەی تەتەوری پێ بڵێ باشە ئینسان لە تەتەورەوە بۆ بە مرۆڤ مەیمون بووە و تەیری ئەتریۆپاتریکس بووە و نازانم چی بووە و چی بووە و وەک بەکتریا توفەیلیات ئەم ئینسانە تەتەوری کردو بە مرۆڤ. ئێستا ستیفن هۆکینگ و هاوشێوەکانی ئەو ئەیانەوەی لە ڕێگەی فیزیاوە خەڵک بەرەو ئیلحاد برن. علم بۆی دەرکەوت کە ئەوەی داروین و توێتی کاتی خۆی ئەسڵ و ئەساسی نییە، فەبرەکەی علمیە، درۆیەکی زانستی گەورە بووە، زانستی پێ هەڵخەڵەتاندووە. ئەوەی ستیفن هۆکینگیش زانایانی فیزیا هەروە ئەڵێن ستیفن هۆکینگ دەیەها فەرەزیاتی علمی بۆ خۆی داناوە کە مجرد خەیاڵن، تیۆرین، بەس بۆ ئەوەی بیسەلمێنێ کە خوا نییە، لە ئەخیرا نەیتوانیوە. هەتا ئێستا علم ناتوانێت دیاردەی تونێ لە ڕەشەکان تەفسیر کا بە قانونی جاذبیەت. دیاردەی تونێ لە ڕەشەکان چییە؟ ئایا فیزیای کەمی ئەتوانێت تەفسیری بکە یا فیزیای نیسبی ئەتوانێت تەفسیری بکە؟ علم ناتوانێت ئەمانە یەکلا بکاتەوە تاوەکو ئێستا. بۆیە خۆشەویستان، یعنی ئێمە وەکو خەڵکی ئیماندار ئەگەڕینەوە سەرەوەی ئیمامی ڕازی فەرمووی ئێمە لە بری بەدووادا چون بەم هەموو شتەی کە هەیە ئێمە بە فیترەت ئیمانمان هەیە بەوەی کە خوایەک هەیە بوونەوەر و بەدیهێنەرە. ناکرێت ئەم هەموو ئیبداعە لە خەڵقا بەس نەزەریەی ڕیسایکلینی زەوی سیر بکە، ئەبێ ئیمانی هەبێ بەوەی کە خوایەک هەیە. 6 ملیار نفوس لەم سەرزەویە ئەژی. ئەم 6 ملیارە ڕۆژانە فەزەڵاتی چەندێک هەیە لە سەرزەویە؟ ڕۆژانە چەند سەد هەزار کەس ئەمرێ، چەند سەد هەزار کەس لە دایک ئەبێ، چەند سەد هەزار کەس بۆنی ناخۆش دۆمۆکسیدی کاربۆن بڵاوەکاتەوە بەم زەوی و گردونەیە. بۆ زەوی بۆ گەن ناکە بە درێژایی ئەم 13 ملیار ساڵە
شێ ئەو بەلەدیەیە کێیە کە زەوی پاکەکاتەوە خاوەنی ئەم بوونەوەر و ئەم حەدیقەیە کێیە کە ساڵانە پاکی ئەکاتەوە کە ئەم زەویە بەهارانە چی گەشتەکەی ئەڵێ یەکەم بوونەوەر کە پێ ئەخاتە ئەو دەشتە ئێمەین کێ ئەم زەوی ئیعادەی تەئهیل ئەکاتەوە کێ بۆ نەناخۆشەکانی زەوی لا ئەبا کێ بە مرۆڤ فەکرێ کێ ئەم زەویە پاراوە کاتەوە ئاوی ئەداتەوە لە ١٩٧ ئاوی زەوی لە محیطەکان و لە دەریاکانایە لە ١٩٧ ئاوی زەوی خوای پەروەردگار هەموو ساڵێک بە نیزامێکی دەقیق ئاوی ئەم زەویە لە ڕێگەی خۆر و لە ڕێگەی گەرماوە ئەکا بە هەڵم بەبێ ئەوەی خوێکەی بێتە ئاسمان کە خوێکەی بێتە ئاسمان ئەو خوێ ببارێتەوە جارێکی تر دنیا کاولەکە بەس ئاوە پاکەکە ئەڕواتە ئاسمان لە بیحار و محیطات ئەبنەوە بە هەور زەوی پاکەکەنەوە جارێکی تر ساڵانە ئەم زەویە پاکەکرێتەوە بە نیزامێک بەس خاوەنەکەی ئەزانێت چۆنە دەبا ئەم نیزامە نەبێ با تەبەقەی ئۆزۆن نەبێ زین مرۆڤ ئەتوانێت لەسەر زەویا ژیان بگوزارێنێ ناتوانێت بۆیە خۆشەویستان ئێمە ئەگەر بەس عەقڵمان بخەینە کار من بۆیە حەزم کرد ئایەت و حەدیث نهێنینەوە لێرە کە بەم ئایەت و حەدیثانە بڵێن خوا بوونی هەیە ئێمە ئەڵین ئەمانە کۆمەڵی معادلاتی ڕیاضین خوا لە قورئانە باسی کردوون معادلاتی فیزیایی کیمیایی چی کە هەیە علم ئێستا ئەم داتا و ژمارە دقیقانەمانە داتێ ئەڵین ئەگەر خوایەک نییە با علم تەفسیرێکی ترمان پێ بڵێ خوایەک لە خواکەی موسڵمانان بۆ نمونە لۆجیکی ترمان پێ بڵێ کام گردونەی دروست کردبێ ئەکرێ خوای هندۆسەکان ئەم گردونەی دروست کردبێ کە مانگایە یا مشکە ئەکرێ خوای بودایەکان ئەم گردونەی دروست کردبێ کە پەیکەرێکە و بەدەستی خۆمانی تاشین ئەکرێ کام خوا ئەم گردونەی دروست کردبێ کام تیۆرە سەلیمە وەڕاستترینی تیۆرە بۆ لێکدانەوەی خوا ئەوەی کە ئێمە ئیمانمان پێێتی وکو موسڵمان کە خوا ذاتێکە قابلی بینین نییە بەم تاقە مەحدودەی ئێمە پەنهانبوونی ئەو لە ئێمە خاڵی تاقیکردنەوەی کوفر و ئیمانە لە ئینسانە خوای پەروەردگارە فەرمێ وەکو خۆی ئەفەرمێ سەنوریهم ئایاتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أما آيات آفاق وأنفسي إيمة كخوا بشان ما ندا أفرمي بمعنى بيسلمينك منهم بوانا بيسلمينك منهم أجر نيشم بينيت أما وكو عرضم كرد خالي جاكروي إيمانو بإيمانية أجر إنسان يقول خوايا من إيمان بمعنى هي كذاتك بديهي نري بتوانا أما يدرس كردوا أما إيمان دارا أجر وكو خلقك يسر لي شواو بتمام بوي خوا وەکو مەخلوقێک بێ خۆی پیشانی ئەم بدا بۆ ئەوەی ئەم ئیمانی پێبێنێ ئەمە بۆ خۆی سەر لێ شێواوە بێ قیامەتیشی ئەدۆڕێنێ دەستمایەکەی دنیایشی ئەدۆڕێنێ ژیرانەش ناڕوانێتە علوم ئەو علومانی کە هەن لە کۆتاییە من ئەوە ئەڵێم ئێمە وەکو خەڵکی ئیماندار بەڕێزان ئەو فترەتەی کە هەمانە کافیە بۆ ئەوەی کە ئیمانمان فێر بکە ئەو فترەتە پاکەی کە لە ناکێریکەکمانایە فترەتی شێوەیراونا ئەو فترەتە نا کە تربیەتێکی خراپ کە ژینگەیەکی خراپ ئاراستەی کردووە بێدینی کردووە و شێوان دوێتی نا فترەتێکی پاکی ئیماندارانە پێمانەڵێ خوای گەورە هەیە پێمانەڵێ ئەم ڕەبتە لە بینی ئینسان و خوایە دقیقترین و علمیترین ڕەبتە بۆ چونکە تەنها ئەم ڕەبتە وەڵامی هەموو ئەو پرسیارانەی کە ئێمە بۆمان دروستە بێ لە گردون و بوونەوەرە ئەداتەوە و وەڵامی پرسیارە حیاتەکانی خۆشمان ئەداتەوە من و توێ ئیماندار ئێستا بەرچاوڕوونین نەک لە مێژوو ڕابردوومان لە داهاتوویشمان ئێمە بەرچاوڕوونین لەوەی کە ئەمرین چیمان لێ دێ لە قەبرا چی ئەگوزەرێ لە قیامەتا چی ئەگوزەرێ لە بەهەشت و جەهەنەما چی ئەگوزەرێ کەواتە ئێمە گەشبینترینی خەڵکین بە داهاتوو ڕۆشنبیرینی تری خەڵکین بەڕابردووی خۆمان کەسی کە ناتوانێت با نەزەریاتە ئیلحادیەکان وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين